ئەم شوێنانە پۆلیسی نەوت و غاز لێ بەرپرسیارە ئەوەی باجوان پۆلیسی نەوە لێ بەرپرسیار بۆ کە سەر بە حکوومەتی هەرێمی سەر بە حکوومەتی مرکزیە کە ئەو کارە ساتانە بوو ئەوان بەرپرسن دەی بە دەرەجە یەکەم ئێمە ژۆکو پۆلیسی قەزا و ناحیەکان بەواجبی سەرشانی خۆمان ئەستاوین لە بیدایەتەوە لەگەڵیان ناین بۆ ئەوی کە چیمان پێ بکرێ وەسعەکە کۆنتڕۆڵ بکەین. ئەم داعشانە دیارە خەڵکیان هێنێ خەڵکی هاوکاریانەکان ئەوانێ خەلەلی ئەمنی شەبێ غەرقی ئەمنی شەبێ لە هەندێک شوێنەوە بێنە ناوە. هێشتا پێشبینێکی شتی تریش ڕووبدا چکە کەکەوانە ئەم ئەبینیتن لە هیچ کۆی دنیا نەبووە منشەعی نەوتی و غاز لە ناو دێبێ ئەم دێ عەرەبانانێ برادر لێمان بوونەتە نازم چێڵێن ئەمانە پیاوی باشن ئەو پیاو باشە پێ ئەوە بینی ئەو دووکەڵەکەیە بینی ئاگرەکەی لەبەر ئەوە بەڕێی منە بێ لەژنەی ئەمنی دابنیشێتن لەگەڵ بەرپرسەکان حلێکی دروست و منطقی ئەگەر وەقتیش بێتن حتاکو هەم ژیانی پێشمەرگە هەم منشاتەکان لە سەلامەت بمێنن احترامی ئەوانش بژیرێ زوڵم لە کەس نەکرێت ستۆرە مەغزەنە لە بیرەکانەوە دێتە ئێرانە ئەمە ئێستا بیرەکان گیراوەتەوە نەختێکتر ئەوەی ناو بۆ ڕێکان تەواو بێ کوژێت.